من هەفتەی ڕابردوو بڕیار درا کە لە ڕۆژی دووشەمەوە محاولە بکرێت هەم فەرقی موچەی مانگی 11 بدرێ و موچەی بانگی 12 جنابتان نەزانێت هێشتا موچەی مانگی 12 موەساتی اتحادیش نەدراوە کێشەکەمان لەگەڵ ئەو فەرقەیە کە دانراو مانگی 11 قرار بوو ڕۆژی دووشەم ئەو فەرقە بنێرن و بە بەردەوام لەسەر خەتی لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیران و لەگەڵ وەزارەتی دارایی و هەردوو حکوومەتیش بە بەردەوام لەسەر خەتن وەی کە فەرقەکە ئەمڕۆ بێت و موچەی مانگی 12 وەکو جنابتان نەزانن ئێستا تەنانەت موەساتی اتحادیش ئێمە وەکو پەرلەمان موچەی فەرمانبەرانی پەرلەمانیش نهاتەوە زۆر لە موەساتی دەوڵەت نەدراوە کێشەی سیولەی نەقدیان هەیە ئەوش لە معالەجن بۆ چارەسەرکردنی عراقی سکاڵی سەر بووبیانەوەیەوە زیادەڕویەک لەسەر ئەو زەویانەیەوە خەوان بەگەنامی فەرمین لەسەر ئەم بابەتە قسەدان چییە ڕەنگە بۆ گەڕەکانی کوردگەڕکە کوردەکانیش سەمان کردووە هیچ کەسێک بۆی نییە تەجاوز لەسەر جوتیارانی ئێمە بکە بانگهێشتی وەزیری لە یەکەم دانیشتنی داهاتمانە بانگهێشتی وەزیری بەرگریەکەین و پێشتیش نووسراوێکمان ئاراستەی وەزارەتی کشتتوکاڵ کرد وەزارەتی کشتتوکاڵ نووسراوێکی ئاراستەی فەرمانگەی زراعی کەرکووت کردووە کە عەقدەکان بە هیچ شێوە نوێ نەکرێتەوە هەم ئەو عەقدانەی کە بۆ تەپەسەوز و پارەوانی لە سنووت و خورماتوو کە مشکلیان هەبوو هەم بۆ زەویەکانی ناوشاریش دواییش ئەو نووسراوە بڵاوەکەینەوە لەسەر نووسراوێکی ئەمە وەکو لیژنەی مادی 140 ئەوەی کە کرا وەزارەتی بەرگری زەویەکانی خۆی گەڕانێتەوە بەڵام ئەو زەویانەی کە مەشمول نین بە مادی 140 لەسەر ئەو نووسراوێکمان ئاراستی وەزارەتی بەرگری وەزارەتی کشتتوکاڵ کرد تعمیمەکرێتێتە خوارەوە کە زەویەکانی وەزارەتی دیفاع لە کەرکووک مەشمول نین بە گەڕانەوە چونکە مەشمولن بە قەراراتی مزقیا سەورە و ئێمە لە حاڵەتی دەنگدانی لەسەری ومێت دەکەین لە دانیشتنی یەکەم یا دووەمی پەرلەمان دەنگی لەسەر بدرێت چکە مادەکان دەنگی لەسەر دراوە ماوە تۆ تەنها بالمجمل دەنگی لەسەر بدرێت کێشە لە عفوعام هەیە ئەویش خەریکە چارەسەرەکەین بە یەک ڕۆژ سێ پرۆژەکە تێپەڕێن بۆ ساڵی 2020 زمانەتی یاسای خوێندنەوەی یەکەمان بووە کە لە خوێندنەوەی دووهەم لیژنەی دارایی پیان باش بوو کە هەم وەزیری مالی هەم وەزیری نەفت بانک بکرێ بۆ ئەوەی کە وردەکاری ئەو ڕێکەوتنەی نێوان کۆمپانیا نەوتیەکان لەگەڵ وەزارەتی نەوتە بۆیان ڕوون بکرێتەوە دوجار پەرلەمانتاران ئاگدار بن دەنگ لەسەر چ پرۆژەیەکەدەن ئەو مەجالیان پێدرا و لە دانیشتنی یەکەمی پەرلەمان کە دەکاتە سەرەتای مانگیەک ئەم بابەتە ئەخرێتەوە خوێندنەوەی دووەمی بۆ کرێەوە دوجاریش دەنگی لەسەر